باوم ئەمیر شێرزاد قادر، باوکی قوتابی ژالیا ئەمیر شێرزادم. ژالیا لە ئامادەیی کلێڤەر ئەلحەمدوللا لەخوا بەزیاد بێ ئەم ساڵ نەتیجەی باشە بوو بە پاڵپشتی ستاف و مامۆستایانی قوتابخانەی ئامادەیی کلێڤەر زۆر سوپاسیان دەکەم، دەستەکانیان خۆشبی، زۆر ئەرک و ماندووبوونیان کێشا. بەڕاستی مەکتەبەکی نمونەیە، دەستخۆشی لە کامل ستافی مامۆستایان و بەرێوبەر و خاوەن قوتابخانە ڕێز و حورمەتێکی تایبەتمان لێیانەیە. دووبارە و سێبارە دەستخۆشیان لێ دەکەین. بەڕاستی قوتابخانەیەکی دەرەجەیەک زۆر بە ئەزمون، مامۆستایەکانیش هەروەتر سوپاسیان دەکەم، دەستیان دەکوژم دووبارە و سێبارە.